ئای مامۆستا من چەند تۆم خۆشەوێ لەبەر خوا. أحبك الله قربان گیان خوا خۆشتی بێ مامە گیان دەستێ ماچەکەم. مامۆستا سۆران گیانی مامە گیان فەرموو. قوربانە بم مامۆستا ئەوسا من قورئانمە خوێند 20 لاپەڕەمە خوێند چاوم باش بوو ئیسا چاوم کەس بوو ئەتوانم 2 لاپەڕە بەلایەت بخوێنم ئەرکی ئەو 20 لاپەڕەم بۆ ئەنووسێ بۆ ئەو 2 لاپەڕە. نیەتەکەت حیسابە مامە گیان تۆ زەخیرەیە زۆر باشت خستووە بۆ قیامەتی خۆت. ئێستا کە توانات نەما و چاوت داواز بۆ کەس بووە خوای گەورە ئاگای لە نیەتە ئاگای لەو هەڵپە و تەماحەتە کە ئەتەوێت سیلاپەڕەکەی جاران بخوێنیتەوە بەڵام ناتوانیت. بەخوا ناتوان مامۆستا خوا چاویشم مامۆستا تۆ خوا عەفوم کە لە قسەیشم کردی بە قوربانی ئەو دەمە بم.